لە ماوەی ڕابردوودا سەرۆکاتی پەرلەمان تەکلیفی لەلایەنەکان کردووە کە خۆیان سەرنج و تێبینی خۆیان لەسەر شێوازی داهاتووی ئەنجومەنی کۆمیساران پێشکەشکن بۆیە ئەم دیبایتە پێم وایە دیبێتی گەرم دەبێ بابەتێکی چارەنووس ساز ئێستا ئومێد دەکەم قسەی باشی لەسەر بکرێەوە دەست بکرێتە سەر خاڵەکان بۆی کە بە هەموو لایەک بتوانێت تاوافقێکی باش لەسەر بکرێت بە ڕۆژانی داهاتوو. ئێمە کاتی خۆی کە ماوەی یاسایمان تابوو ڕایمە خۆمان داوەتە سەرۆکاتی دەستی سەرۆکاتی پەرلەمانی کوردستان پێمان گوتووە کە ئەوان کار بکەن لەسەر تەشکیلکردنەوەی کۆمیسیۆنێکی ئەنجومەنی کۆمیسارانی داهاتوو ئیترەوە خۆت زانی تاوافقی لایەنە سیاسیەکان پێویست لە پەرلەمانی کوردستان پێویست بە پەرلەمانی کوردستان و پێویستیان بە تاوافقی سیاسیە خۆیان بڕیار دەدەن شێوازی داهاتووی ئەنجومەنی کۆمیساران چۆن بێت. ئێمە پێشنیار ناکەین بۆی کە شێوازەکە چۆن بێت تەنها پێشنیارمان کردو لەبەری کە ماوەی یاسایی تەواو بووە داوامان کردووە کە پێشەوەی کە ئێمە تەمان لە 2019 دە یاسایی تەواو بووە پێشەوە دێمە بە 4 مانگ پێش داوامان کردبوو کە ئەنجومەنی کۆمیساران خۆیان نووسراومان کرد بۆ پەرلەمانی کوردستان واتە 4-5 مانگ پێشەوە کاتە پێمان گوتن کە ئەنجومەنی کۆمیساران وادەی تەواو دەبێت ئێوە هەوڵدان کە ئەنجومەنی داهاتوو بە میکانیزمی خۆیان بڕیاردەن لە هەموو دنیا جۆری تایبەت کۆمیسیۆن هەیە هەندێک مەسەن لایەنەکان کۆمیسیۆن تشکیل دەکەن وەکو بەشێک لە وڵاتەکانی عالی هەندێک وایە کە تەنها کۆمیسیۆنێکی بێرانە سەرپەرشتی هەڵبژاردنەکان دەکەوە ئەوروپا ئەوانە ئێمە لەوانەیە ئەو مەرحەلەمان تێنەپەڕان بێ گرنگ ئەوەیە کە تاوافقێکی نیشتیمانی لەسەر بێت چونکە یەک لەو بابەتانەی کە مەسەلەیەکی چارەنووسساز و پەیوەندی بە هەموو لایەک قەزەی بە متمانی هەڵبژاردنەکان وێ و کێش هەڵبژاردنەکان دەکات کۆمیسیۆن هەڵبژاردنەکانە کاواتە چەندە متمانەی لایەنەکانی لەسەر بێ ئەوەندە زیاتر دەتوانین بە هەڵبژاردنەکە قبوڵ دەکرێت لە هەموو لایەک.